با تۆمەتی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و بەهۆی بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا لە دوێنێەوە سێ کەس کە لە نێویاندا مەلا قاتیل هەیە لەلایەن هێزە ئەمنیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕینەوە دەستگیر کراون. دیارە لە دوایەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دیاریکراوی لە پلاتفۆرمەکانی تیکتۆک و فەیسبوک ڤیدیۆیەک بڵاو کراوەتەوە کە ئەم ڤیدیۆیە دوو کەس تێیدا دەردەکەون و کەسێکی دیکەش وێنەیان دەگرێت. دیارە لەم ڤیدیۆیەدا ئەم کەسانی کە دەردەکەون قسەی نەشیاو جنێوی نەشیاو و کۆمەڵێک حەڕەکەی نەشیاو دەکەن کە ئەم ڤیدیۆیە کاردانەوەی هاونیشتیمانیانی سنووری ئیدارەی ڕاپەڕینی لێکەوتۆتەوە و هاونیشتیمانیان سەرنجیان هەبوو لەسەر ئەم ڤیدیۆیانە و ڕەخنەیان هەبوو ئەم جۆرە ڤیدیۆیانیان بە تێکدانی ئاداب و ڕەفتارەکانی کۆمەلگای کوردی و خێزانی کوردی و بە تایبەتی گەنجان ناوبرد هەر لەبەر ئەم هۆکارە لا دوێنێەوە هێز ئەمنیەکانی ئەم سنوورە بە دیاریکراوی هێزەکانی ئاسایشی ڕاپەڕین لە ڕانیە ئەم سێ کەسەیان دەستگیر کردووە کە لە نێویاندا مەلا قاتیل هەیە. ئەمەش بەپێی بڕیاری دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی ڕاپەڕین و بەپێی مادەی دوی یاسای سزادانی عراقی ئەم کەسانە دەستگیر کراون و ئەمە وەکو کاردانەوەیە کە هاونیشتیمانیان ئەم جۆرە ڤیدیۆیانیان بە کارێکی نەشیاو زانی و ئێمە بە دۆداچوونمان کرد کە لەگەڵ پۆلیسی ڕاپەڕینش قسەمان کرد لەسەر بابەتە ئەوان باسییان لەوە کرد کە ئەم دۆسیەیە لای ئەوان نییە، بەڵام هەر کەسێک بیەوێت بە ڤیدیۆیان بە هەر کارێکی دیکە کە ئاکار و ڕەفتارەکانی کۆمەلگای کوردی تێک بدا یان ببێتە هۆی چۆن دەڵێ خراپبوونی کۆمەلگایان تێکدانی ئاکار و ڕەفتارەکانی کۆمەلگا و گەنجان بۆی ئەوانیش لەسەر خەت دەبن لە ڕێگەی دادوەری و داواکاری گشتیەوە و کەسانە دەستگیر دەکەن و ئەوەی ئەمە بە دۆداچوونمان کردووە ئەو سێ کەسانە جگە لەوەی کە ئەو سێ کەسانە دەستگیر کراون و چەند کەسێکی دیکەش بڕیارە بانگ بکرێن و لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێت چونکە ئەمانە ستافێک بوون جاربەجار ڤیدیۆیان تۆمار کردو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان کردوتەوە و ئەوەی کە ئێمە زانیاریمان وەرگرتووە ئەو مادەی کە ئەم کەسانی لەسەر دەستگیر کراون دیارە چەند سزایەکیان بۆ دانراوە لە کاتی ئەوەی ئەو کەسانێک کە دان بە تاوانەکان دادەنێن یان لەبەردەم دادوەر خۆیان دان بە تاوانەکانیان دادەنێن یان ئەوتا تۆمەتەکانیان بەسەردا ساغ دەبێتەوە چەند سزایەکیان بۆ دایکراوە لەوانە سزای پێبژاردننی مادیە کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێەوە لە هەمان کاتیشدا بۆ ماوەی نزیکەی 6 مانگ کەمتر نەبێت کە سزای ئەم کەسانەیە جا لە 6 مانگ کەمتر نەبێت سزای زیندانیکردنیان بۆ دانراوە و هێزە ئەمنیەکان خۆیان بازەوە دەکەن کە هەر کەسێک هۆکار بێ بۆ شێواندنی ئاکار و ڕەفتارەکانی کۆمەلگا ئەوان لەسەر خەت دەبن و دەستگیریان دەکەن.